بەڵێ ئەمڕۆ شاندێکی باڵای بەغدا هاتوونەتە هەرێمی کوردستان و ئێستا لە هەرێمی کوردستان و سەعات 9 سەرلەبەیانی ئەمڕۆژ لە کۆبنەوەیان لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان ئەنجام داوە. ئاشاندا باڵاکەش بە سەرپەرشتی ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق مهدی عەلاقە و هەروە بریکاری وەزارەتی ناوخۆ و کۆمەڵێک لە بەرپرسانی تری عێراقن هاتوونەتە هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و هەروەها وەزیری ناوخۆ و بریکاری وەزارەتی دارایی و وەزیری بازرگانی و وەزیری گواستنەوە و گەیاندن بە وکالەت و هەروەها بەڕێوەبەری هەردوو فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی و هەروەها بەڕێوەبەری گشتی خاڵە سنوورەکانی هەرێمی کوردستان کۆبوونەوە. تەوەری سەرەکی کۆبنەوەکەشان بریتی و لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ فڕۆکەخانەکان و هەروە خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ ڕادەستی حکوومەتی عێراق بکە. ئەوە گفتوگویان لەسەر ئەمە کرد و بە حکوومەت هەرێمی کوردستانیان ڕاگەیان ئەگەر بێت حکوومەت هەرێمی کوردستان بە مەرجەکانیان ڕازی نەبێت ئەوانیش ئامادەنینە کە ئەو کۆبوونەوەی بڕیار وایە لە سەرەتای ساڵی تازە ئەنجام بدرێت کە کۆبنەوەکی باڵا ئەبێت لە نێوان حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق. ئەوە کۆبنەوەکە ئەنجامی نابێت و هەروە ئەنجام نادرێتن بۆیە دەبێت دەست پێش خەریب کرێت لە حکوومەت هەرێمی کوردستانە بۆی کە ئەو مەرجانەی کە بەغدایەتی هەرێمی کوردستان لە پێش ئەوەی سەری ساڵی تازە بێتن جێبەجێ بکاتن هەروە بە تایبەتی ڕادەستکردن فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان. بۆیە حکوومەت هەرێمی کوردستان ئەو قسەی خۆی کە هەبوو بە شاندەکەی عێراق ڕاگەن و شاندەکەی عێراقش تەواوی مەرجەکانیان بە حکوومەت هەرێمی کوردستان ڕاگەیان. بۆیە پێدەچێت لەم نزیکانە حکوومەت هەرێمی کوردستان ڕازیوی بۆی کە خاڵە سنووریەکان و هەروەها فڕۆکەخانەکان ڕادەستی حکوومەتی عێراق بکاتەوە چونکە هەر لە دوای ئەم کۆبنەوە کە تەواو بوو نزیکەی 2 کاتژمێری خان کاتژمێر 11 ساعت بەر ئێستا جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێوەبەری هەردوو فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی و هەروە بەڕێوەبەری گشتی خاڵە سنووریەکان و هەروە وەزیری گواستنەوە و گەیاندن بە وکالەت کۆبوو و ئێستا لە کۆبنەوە و تاوتوی ئەو خاڵانە دەکەن کە حکوومەتی عێراق لەگەڵ خۆی هێنابی واتە ئەو شانەی حکوومەتی عێراق لەگەڵ خۆی هێنابی بۆ هەرێمی کوردستان و هەروە بە هەرێمی کوردستانیدا ئەوان دانێت لەسەر خاڵانە گفتوگۆ بکەن و هەروە هەرێمی کوردستانیش ڕێگا چارێک بدۆزێتە بۆی کە چۆن خاڵە سنووریەکان و هەروە فڕۆکەخانەکان ڕادەست بکات و هەروە فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان بە زووترین کات بکرێتەوە.